الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران و خواناسانی زۆر بەڕێز کە بۆمان نەکرا بەهۆی ئەم بارودۆخە تایبەتەوە جارێکتر لە مینبەرەوە لە خزمەتتان دابین. پێم خۆش بوو چەند پێیڤێکتان پێشکەش بکەم بە ئومێدی ئەوەی قیامەتی خۆمانی پێ ئاوەدان کەین و هەندێک لە گرفتەکانی ئەمڕۆی ژیانی خۆمانی پێچارە سەرکەین. خۆشەویستان، هەروەکو هەمومان دەزانین بابەتی گەرم و گوڕ کە دیسان هەر قسەی زۆری لەسەر دەکرێ و بۆتە باس و خواسی هەموو جیهان و کوردستانیشمان بابەتی ڤایرۆسی کۆڕۆنایە. ئەم جارە لەسەر ئەوە دەدوێین ڤایرۆسی کۆڕۆنا و کێشەی بژێوی ژیانی خەڵک. لەگەڵ بابەتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنادا بێگومان خەڵکی کەرەنتینەکرا و لە ماڵەکانی خۆیان دامانەوە. لەگەڵ ئەوەدا بژێوی و ژیانی زۆرێک لە خەڵکی کەوتە ناڕەحەتیەوە. بەداخستنی دوکان و شوێنی کار و بازاڕ و نەمانی کار بۆ کرێکاران و هەلی کار بۆ ئەو کەسانی کە ڕۆژانە کار دەکەن، ئاستی دارایی خەڵک زۆر زەعیف و لاواز بووە. لە چەند خاڵێکدا ئاماژە بە پەیوەندی نێوان بەڵاو نەهامەتی و ناڕەحەتیەکان و ڤایرۆسەکان و پەتاکان لەگەڵ بارە ئابوووریەکەدا دەکەم ئینشاءالله. خاڵی یەکەم شتێکی حاشا هەڵنەگر و سەلمێنراوە لەگەڵ هەموو بەڵاو کارەسات و نەهامەتی و ئافاتێکدا کە گشتگیرە یەکسەر باری ئابووری و ژیانی خەڵکی دەکەوێتە مەترسەوە. لە کاتی ڕوودانی بوومەلەرزەدا کە وڵاتێک بوومەلەرزە لێ دەدا، هەمومان دەزانین چۆن باری ئابووری ئەو وڵاتە دەشێوێت. لە بوونی لافاودا، لە ڕوودانی وشکە ساڵیدا، لە بڵاوبوونەوەی سن و کولە و ئەو حەشەرە زیان بەخشانەی کەوا کشت و کاڵ و دانەوێڵەکان ناهێڵن، لە ئافاتی کشت و کاڵیدا، لە نەخۆشی گیان لەبەراندا، ئەنفلۆنزای باڵندە، ئەنفلۆنزای بەراست چی بەسەر جیهاندا هێنا ساڵانی ڕابردوو و چ زەرەدێکی ئابووری گەورەی لێدا. جەنگ هەموو شەڕ و کوشتارێک باری ئابووری ئەو شوێنە و ئەو وڵاتە پەک دەخات. پەتا و ناخۆشی سەرتاسەری جیهانی وەکو ئەم ڤایرۆس و پەتایی کە بڵاو بۆتەوە ڤایرۆسی کۆڕۆنا، کەواتە گرانی و تێکچوونی بژێوی ژیانی خەڵک لەگەڵ بڵاوبوونەوەی پەتا و نەخۆشی بە هەر هۆکارێکی بێکە باسمان کرد ڕێک لەگەڵ یەکترا دێن. کاتێک خەڵکی خواردنی خراپ و بۆگەنیان خوارد، بە بێگومان تووشی نەخۆشی دەبن. کاتێک کە خەڵکی تووشی نەخۆشی گشتگیری وڵات بوون، بێگومان باری ئابووری خەڵک و حکومەت و دەسەڵات و ناوچەکە هەمووی دەکەوێتە مەترسیەوە. ابن الأثير لە کتێبی الكامل في التاريخ لە مجلدی 12 لە پەڕە 72دا دەڵێ کاتی خۆی لە کوردستاندا لە شاری ماردینی کوردستان نەخۆشی جۆر بە جۆر سەری هەڵداوە. خەڵکی کە نەخۆش دەکەوتن هەموو ئەندامانی خێزانەکە لەیەکیان دەگرتەوە. بەهۆی نەبوونی چارەسەری پزیشکی پێویستەوە خەڵکەکە هەڵ نەدەستانەوە لە نەخۆشیەکە. ئەوانەی کە ڕزگاریان بوومانەوە تووشی گرانی و تێکچوونی بژێوی ژیانیان بوون. ئەڵە خەڵک دەبیندرا کە لاشەی مردووی دەخوارد لە برساندا. خەڵک پەنای بۆ کوشتنی سەگ دەبرد و گۆشتەکەی دەخوارد. جیهان زۆر ڕووداوی لەم شێوەیەی بەخۆبینیەوە. من ئەمانە بۆیە باز ناکەم خەڵک بترسێ، بە پێچەوانەوە باسی دەکەم کە مێژووی مرۆڤایەتی ئەم ڤایرۆسی کۆڕۆنایی زۆر بە مەترسیدارتر تێدا بڵاو بۆتەوە و سوپاس بۆ خوا لێشی ڕزگار بووە. ئیمامی سویتی لە کتێبی ما رواه الواعون في أخبار الطاعون کە مەخطوطەیەکە لە لاپەڕەی 17دا دەڵێ لە ساڵی 1201 زاینیدا پەتای تاعون لە جیهاندا ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوای گرتەوە. ئەمڕۆ چۆن ڤایرۆسی کۆڕۆنا لە رووسیا تا ئەمریکای گرتوتەوە، ئەڵێ ئەو زەمانەش پەتای تاعون لە ساڵی 1201 زاینیدا هەر لە ڕۆژ هەڵات تاوەکو ڕۆژ ئاوای گرتەوە. گەیشتە ناو شاری مەککە. چۆن ئەمڕۆکانە شاری مەکەش کەعبەی پیرۆز قەفڵ دراوە، دەڵێ بە هەمان شێوە گەیشتە ناو شاری مەکەش. نەک مرۆڤەکان زۆرێک لە زۆری گیان لەبەرەکانیش بێزیان نەبوون و ئەوانیش گیانیان لەدەستدا. هەروەها لە هەر شوێنەکە جەنگ بوو بێ، مرۆڤ زۆر کوژرا بێ، لە هەمان شوێنە نەخۆشی بڵاو بۆتەوە و باری ئابووری خەڵکی شتێک چووە. ابن كثير لە کتێبی البداية والنهاية لە مجلدی 9 لە پەڕەی 80دا دەڵێ گرانی و پەتاو لە ناوچوون و تەعن و تاعون لە خەڵکدا کۆبوونەوە بەهۆی ئەو کوشتاری کە مەغۆلەکان لە بەغدا کردیان ساڵی 1258 زاینی.
بەهۆی زۆربوونی لاشەی کوژراوان و بۆ گەنبوونی ئەو هەموو مرۆڤەی کە لەسەر زەویدا کەوت و بارانیش بەسەریدا باری پەتا بڵاوبەوە پەتایەک بڵاوبەوە کە زۆری خەڵکی لە بین برد واتە جەنگ سەرەتایەکە بۆ ماڵوێرانی و لە ناوچوونی مرۆڤەکان و لە ڕێگای بڵاوبوونەوەی نەخۆشیشەوە بژێوی و ئابووری ژیانی خەڵک دەکەوێتە مەترسیەوە ئەو ڤایرۆسی کۆڕۆنای ئەمڕۆکە دەنگوباسی هەموو کۆڕ و مەزیس و ڕاگەیاندنێک و میدیایەکە ئەم ڕۆژ بواری ئابووری جیهانی زەرەدی گەورە لێداوە ڕەن بێ هەندێک خەڵک قازانجیان کردبێ بەڵام خەڵکانێکی زۆری ئیفلیس کردووە تەنها لە یەک ڕۆژدا 20 سەرمایەداری ملیاردێری جیهانی تەنها لە یەک ڕۆژدا 78 ملیارد دۆلار زیانیان پێگەیشتووە لە هەمان کاتیشدا لە وڵاتێکی وەکو چیندا دە بازرگانی گەورە 10 ملیار و 400 ملیۆن دۆلاریان قازانج کردووە تەنها لە دەمامک و دەستکێشدا لە بابەتە تەندروستی خۆپارێزیەکاندا لە کوردستانی خۆماندا الحەمدولله هێشتا باری ئابووری ناو بازار سوپاس بەخوای گەورە هێشتا باشە بەڵام پێویستیمان بە باشترکردن هەیە کە دەچمە سەر خاڵی دووەم نیشتیمان کاتێک خۆشە و شوێنی تێدا ژیانە نەک زیندووبوون چونکە خۆشەویستانم دوو وشە لێک جیاکەینەوە زیندووبوون جیاوازە لەگەڵ ژیان بوون ئەوە پشیلە و حەشەرات و چۆلەکەکان و باڵندەکانیش دەژین بەڵام زیندووبوون ئەوەیە ئینسان هەر ئەوەیە ڕوحی تیاوێ جیاوازە لەگەڵ ژیانبوونێک کە شایستە بێ بە مرۆڤ لە وڵاتێکە لە نیشتیمانێکە کە ئینسان بەبێ نیشتیمان بێنازە نیشتیمانێک شوێنی ژیانێکی شایستەیە کە دوو سیفاتی تێدا بێ یەکەم ئەمان و سەلامەتی دووەم بژێوی ژیانێکی مسۆگەری لایەق بە ئینسان کە وشەی ئەمان بەکاردێنین بریتە لە ئەمانی سرت لە ئەمانی ڕوحت کە تۆ لە ماڵی خۆتا دەچیتە دەرەوە لە کەسانێکی خراپەکار نەترسی بتفڕێنن پاشان بتکوژنیان داوای پارە لێ بکەن لە ئەمانی ماڵ و سامانت دڵنیایی تێبێ کە ماڵ و سامانت پارێزراوە لە ئەمانی تەندروستیت ئەمڕۆ خۆ خەڵکانێکی زۆر دەوڵەمەند هەیە بۆ ناتوانێت بچێتە دەرەوە ئەمانی تەندروستی لە دەستداوە ئەی ناخۆ لە دژمندار نییە لە کەسیش ناترسێ لە دز و ڕێگەریش ناترسێ ماڵیشی سەلامەتە بەس ئەمانی تەندروستی نییە ئەمانە هەموو ئەمانن ئەمانی کەرامەت و حرمەتی مرۆڤ کە ئینسان لە وڵاتێکا بێ حرمەتی پارێزراوە بێ شکۆی پارێزراوە بێ بەهۆی نەبوونی تووشی سوالکردن نەبێ تووشی دەستپانکردنەوە لە مونەو نەبێ تووشی ئەوە نەبێت کەسێک لەبەر چاوی مناڵەکانیدا ڕۆژانە خەڵە خێری پێ بکەن و ئەم بەزەیی بە خۆی دابێتەوە کەرامەتی ئینسان پارێزراوە بێ هەر کەسێک لە فەیسبووکی خۆیەوە نەتوانێت تەشهیر و بێحورمەتی بە بەرامبەرەکەی بکە و ناوی بزڕێنێ بوختانی بۆ بکە وڵاتێک کە شوێنی ژیان بێ دەبێ ئەم هەموو ئەمانەی تێدا بێ دووەم بژێوی ژیانت مسۆگەر بێت تۆ هەر ئەمین بە بەڵام بە برسێتی ناکرێ بژێوی ژیانت شایستەی مرۆڤ بوون هەبێ خۆی گەورە ئەممان لە قورئانە بۆ باز دەکات کاتێک کە ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەبول ئەنبیا خێزانەکەی و منداڵە تاقانەکەی ئیسماعیلی لە مەککەیەکی وشک و بێ ئاودا بەجێ هێش بە فەرمانی پەروەردگار وإذ قال إبراهيم رب اجعل هذا بلدا آمنا وارزق أهله من الثمرات إبراهيم داوای لە خوای پەروەردگار کرد فەرمووی یا ڕەبی خوای پەروەردگار لێت دەپاڕێمەوە ئەم شارە ئەم شوێری نیشتە جێبوونە ئەم مەملەکەت و وڵاتە خوا دووشتی پێ ببەخشی یا ڕەبی خوا ئەمن و ئەمانی پێ ببەخشی ئەم ژن و منداڵم و ئەوانەی کە دێنە ئەم شوێنە خوا ئەمانیان هەبێ لە بواری سەر و ڕوحیاندا لە بواری ماڵ و سامانیاندا لە بواری تەندروستیاندا دووریان کەی لە ئافات و نەخۆشی و بەڵا یا ڕەبی خوا حرمەت و کەسایەتیان پارێزراوکەی وارزق أهله من الثمرات يا ربي خوای پەروەردگار لە ڕزق و ڕۆزی هەمە جۆر پیان بەخشی سبحان الله بەڕێزان قورئان چەند وردە نەیفەرموو خوایە بەس نانیان بدەیتێتەوە ناخوایە ڕزق و ڕۆزی الثمرات جەمعی ثەمەرەیە ڕزق و ڕۆزی ئەم شوێنە خوای پەروەردگار بۆ ئەم ماڵ و منداڵەم و دانیشتوانی یا ربی خوایە هەمە جۆرکەی لێرەوە قورئان پێمان دەڵێ واجبی حکومەتە لە بواری داهات و ئابووریدا تەنها پشت بە یەک شت نەبەستێ ئێستا ئێمە لە کوردستاندا وەڵڵاهی پێویستیمان بەوە هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندەی کە پشتی بە نەوەست بەشتووە ئەو هەموو نەهامەتی بەسەر خەڵکە هێناوە ڕۆژێک نرخی نەوت لە بازاری جیهانیدا دادەبەزێ حکومەت پەنا بۆ پاشەکەوتی موچەی هەژاران و داماوان و کەم
دەسەڵاتەکان دەبا ئەوانەی کە موچیان باڵان نییە ئەوتانی ئەو هەموو موچەی لە قەرزارە کاتێک کە بودجە لە بەغاوە ڕاگیرێ خەڵک لێرە دەکەوێتە دڵە ڕاوچیەوە کەواتە واجبە ثەمەراتت هەبێ بەروبوومی وڵاتەکەت داهاتی وڵاتت بۆ دانیشتوانت جۆرا و جۆر بێ تەنها پشت بەنەوەت نەبەستی تەنها پشت بە کست و کاڵ بەستی هەڵەیە لەوە چه ئافاتێکی کشت و کاڵی بێ ئەو خەڵکە ئەو دەسەڵاتە نابودکە بۆ نمونە لە مێژوودا بۆمان دەژێڕێتەوە لە سەدەی 19دا لە ساڵی 1845 تا 1852 زاینی لە ماوەی 7 ساڵدا وڵاتێکی وەکو ئێرلەندا کە لەسەر داهاتی پەتاتە دەژێ خەڵکەکەی زۆری پەتاتەی دەخوارد و پەتاتەی هاوردەی وڵاتان دەکرد پەتاتەکانی تووشی ئافەت و نەخۆشی بوو کرمێک دەهات لە پەتاتەکەی دەدا داهاتی نەما 1 ملیۆن خەڵک 1 ملیۆن خەڵکی ئێرلەندی وڵاتیان بەجێهێشت و دەربەدەر و ئاوارە بوون 1 ملیۆن خەڵک لە برساندا لە ماڵەکانیاندا مردن چونکە هیچ داهاتێکیان نەما چاولی بەڕێزان ئەم بابەتی ڤایرۆسی کۆڕۆنایە جاریوە لە حەدی خۆشی گەورە دەکرێت ئەمە هەر نزیکە مێژوەکەی 1852 زاینی لە وڵاتی ئێرلەندا 1 ملیۆن خەڵک بەهۆی برسێتیەوە مردووە کاتێ بەرهەمی پەتاتەیان کرم لێدا بۆیە قورئان فەرمووی منە الثەمەرات بەرهەمی جۆرا و جۆر ئەگەر ئەم بەرهەمەش نەبوو حکوومەت و دەسەڵات و دەوڵەت پشت بە بەرهەمێشتر بەستێ بۆ ئەوەی دانیشتوانی برسی نەبن ئەگە وڵاتێک تەنها پشت بە بواری بۆ نمونە گەشت و گوزار ببەستێ ئەمڕۆ چەند وڵاتی دنیا بەهۆی ئەم ڤایرۆسی کۆڕۆناوە ئابووریان سفر دەبێتەوە چونکە هیچ کەسێک گەشتیان بۆ ناکە ئەو کاتی گەشتەکانیان بەسەر دەچێت داهاتیان نامێنێ بۆیە ضرورە ئەم بابەتانە ڕامان بچڵەکێنێ کە داهاتی دەوڵەت کە بژێوی ژیانی خەڵکی لەسەرا تەنها لە یەک ڕووەوە نەبێت دووەمیان سێمیان لە ئەمڕۆی کوردستاندا کە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا و عەرزم کردن بژێوی زۆرێک لە ژیانی خەڵکی کەوتۆتە مەترسی و ناڕەحەتیەوە کەم داهاتی و زەعیف بوون و لاوازبوونەوە چی بکەین یەکەمیان واجبی حکوومەت کە پێی دەوترێ باوکی میلەت ئەبێ زڕباوک نەبێ بە بەڕاستی باوکێکی دڵسۆز و خەمخۆر بێ کاتێک کە خەڵک لێی دەقەومێ ئەم ڕاکەڕاک بکە هەر بەڕێزان سەیری قورئانکەن لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار پێمان دەڵێ کاتێک کە ئیبراهیم دوعاکانی کرد خوای گەورە یەکسەر ئاوی زمزمی بۆ نەناردن بەڵکو هاجەرە خاتون وەکو دایکێکی دڵسۆز بەرپرسێکی ڕۆڵەکەی کە یەک ڕۆڵی لە بەردەستا بوو بخۆی بە بەرپرس دەزانی 7 جار لە سەفا و مەڕوەدا بە گورگەلۆقە و بەڕاکردن ڕۆیشتووە خوای پەروەردگاریش وڵامی دایەوە ئاوی زمزمی پێبەخشی ئەمجا ئافرەتەس ژیر بوو هات ئەم ئاوەی سوودی لێبینی بە پارەیەکی باش دەیفرۆشت بە خێڵێک بە هۆزێک کە بەوێدا تێدەپەڕین بژێوی ژیانی خۆی ڕۆڵەکەی لەسەر مسۆگەر کرد خوای پەروەردگار کانی زمزمی بە بیرەنەوتەکانی کوردستان تەشبیه نەبێت بە پیرۆزی ئاوی زمزم بژێوی ژیانی بۆ دابین کردوین واجبی دەسەڵات بوو ساڵانێکی ڕابردوو بیری لە پاشەکەوتێکی زۆری داهات کردایەوە بە ڕۆژێکی ئەما بەکاری بێنایە بەڕێزان حەقی خۆیەتی کەرەنتەکردنی خەڵک لە ماڵەوەمانەوە دەستخۆشی لە بەرپرسان دەکرێت کە ئەوە لە مەسلحەتی هەمومانە لێرەوە دەستخۆشی لە دەستگا ئەمنیەکان دەکەم ئەو هەموو ئاسایش و پۆلیس و پێشمەرگەی کە خراوەتە ئینزارەوە کە تۆ لەبەر تەلەڤیزۆن لە ماڵەوە دانیشتووی لەگەڵ ماڵ و منداڵتا لە سفرەیەک نان دەخۆی ئەو بەڕێزە لەسەر جادە و لە شەقامەکاندا وەستاوە دوورە لە کەس و کار و ماڵ و منداڵی ئەبێ ڕێز و حرمەتیان لێ بگرین ڕێنمایەکانیان جێبەجێکەین لە مەسلحەتی خۆمانە بەڵام هەمان کات بە حکومەتیش بڵێین ئەی باشە تۆ خەڵکت لە ژوورەوە داناوە بۆ ئەوەی دڵنیابێت لە ژیانی مرۆڤ لە هەموو شتێک لە پێشترە بەڵام بەشێک لەوەی کە بەرگری مرۆڤ بەهێز دەکات نەبوونی دڵڕاوچەیە کە تووشی نەخۆشی نابی بەڵام کاتێک کە سیر دەکەی موچەخۆرێکی داما و بیر لەوە دەکاتەوە موچەکەی نادرێتێ یان لەوە ترسێک کەم بکرێتەوە یان کەسێکە بیر لە داهاتوی ژیانی خۆی دەکاتەوانە خوایجا من چۆن بچمەوە سەرکار و کەسابەت چۆن بتوانم کری دوکانەکەم بدەم ئەم دڵە ڕاوچیانە زۆر لە ڤایرۆسی کۆڕۆنا خراپتر لە ناوی دەبا لەوە چێ لە خێزانەکەی تووڕە بێ لەوە چێ لە مناڵەکانی تووڕە بێ مناڵەکانیش داوا دەکەن بۆیە ئەرکی سەرشانی حکومەتە لەم کاتەدا چی پێ دەکرێت بۆ هاوکاریکردنی تەواوی میلەت بەگشتی بە تایبەت ئەگەر نەشتوانێ هەمووی چینە هەژارەکە بە حەز ڕێگا و میکانیزمێکی ئابووری ناسان دەیزانن کەم تەرخەم نەبێ واجبی حکومەتە لەم کاتەدا کرێ ئاو لە خەڵک وەرنەگرێ کرێی کارەبای نیشتیمانی وەرنەگرێ باج و ڕسومات لە خەڵکی ببەخشێ
ئەو دوکان و بازاڕانێکی حکوومەتن لە کاسبکاران وازیان لێبێنێ ئەم مەسافەی کە تۆ دوکانت پێداخستووە نابێت لانی کەم کەیجی شێنادەیتێ کرێەکەی لێنەستێنی. دووەمیان ئەگە حکوومەتیش بە ئەرکی خۆی وەک پێویست هەڵنەستا دەوڵەمەندان واجبی دەوڵەمەندانیشە فرسەتێکە بۆ چاکەکاری. خۆشەویستم کە ئەمڕۆ تۆ گیرفانت گەرمە مەتبەخت گەرمە لە ناو ماڵ و مناڵی خۆتان مرتاحی هەیە نوکتە دەجێڕێتەوە دەستی بەسە مناڵێت دڵە بەخوا باش و ئەم ماوەی لە کار و کاسبی بووین تۆزە لەگەڵ خێزانەکەما دانیشم بەڵام توخوا چەند خولەکێکیش چاو لەسەر یەک دانێ خۆت بخە شوێنی ئەو باوکەی کە وەکو تۆ خاوەنی ماڵ و منداڵە بەڵام ئەو خانۆکەی خۆی نییە چەند ڕۆژێکی ماوە بۆ سەری مانگ ئێستا بیر دەکاتەوە خوای پەروەردگار ئەم ڕۆژی دە ڕۆژی داهاتوو چۆن کری خانوەکە بدەم و کە خاوەن خانوش لەوە چی ئەویش داهاتەکەی ئەوەندە بێ ئەویش داهاتی ئەو کرێ خانوە بخوا نەحەقی نیە داوای بکە ئەگە زۆر بەخشندە نەبێ باشە بە چی بیدەم تۆ خۆت بخە شوێنی ئەو تۆ خۆت بخە شوێنی ئەوەی کاتە مناڵەکان ڕۆژانە داوا دەکەن و پڕی ئەشەی سارەکەت ئەشیا و پێویستیان بۆ دێنیەوە ئەخر ئەو پارەشی نییە بچێ بیهێنێ خۆت بخە شوێنی ئەو چ ناڕەحەتیەکە چ وەزعێکی ناخۆشە جاری وایە خەڵکی خۆزگە دەخوازێ ڤایرۆسی کۆڕۆنا لە خۆی و ماڵ و منداڵی لاو بیکوژێ لە وەزع ڕزگاری بێ خەڵکی وامان زۆرە لەم کوردستانەدا ئەمڕۆ ڕۆژی هیممەتی دەوڵەمەندەکانمانە کە خۆت خستە شوێنی ئەو هەز بە ئازارەکانی دەکەی دەی هەز بە ئازارکردن هەر بە گریان نابێ هەر بە خەم خواردن نابێ بە کردار بیسەلمێنە بە کردار بیسەلمێنە و فریایکەوە سەدەقە تەفعی بەڵام موسیبەتە لەسەر خۆت و ماڵ و منداڵ و سەرەت و سامانت لە گەڕەکەکەی خۆتە بەڕێزم چەند کەسێک دەناسی لەناو خزمەکانی خۆتە لەناو ناسیاوەکانتدا پارەیەکی بە بێدەنگی بێ بدە ئەمڕۆ ئەو ڕێکخراوانی کە سەلەی خۆراک دەبن ئەمە شتێکی باشە بەڵام خۆشەویستان وەڵی ئەم ڕم بێ ئەو زۆرێک لەو ماڵانە لەلای زۆرێک لە ڕێکخراوە خێرخوازەکان ناسراون لەلای حکوومەت و دەستگاکانی میدیایی ناسراون لەوانێت چەند سەر لە خۆراکێکی بۆ بچە خوانەی بڕێ دەستیان خۆش بێ هەر کەسێک بە چیسەیەک برنج بە دەبەزەیتێک بە دەبەڕۆنێک بەشداری بکە هەر زۆر زۆرە هەموو شتێک لە نەبەخشین باشترە بەڵام خۆشەویستانم وەڵی خەڵکانێکیشمان هەیە هیچ کەسێ بە هەژاریان نازانێ کابرا عیزەتی نەفسی هەیە قەت سواڵی نەکردووە ڕۆژانە شتێکی پەیدا کردو بە عیزەت و سەربەرزی و منداڵەکانی بەخێو کردو ئەمڕۆ نەیماوە ئەمڕۆ دوکانەکەی داخستووە لەوانەیە کرێکی نەبێ لەوەتێ سارێکش لە بەدەمی دەرگاکەی بێ بەڵام گیرفانی بەتاڵە تۆ مەهێڵە کەرامەتی بڕوشێ مەهێڵە ئەم مەسافەیە هەست بە بێنازی و بە نەبوونی بکە لە خزمەکەی خۆتەوە خۆت باشی دەناسی لە ناسیا و برادەرەکەتەوە باشی دەناسی کە کەسێکی چەند عیزەتدارە چەند نەفەس بەرزە ئەمانە خەڵک بە سوالکەریان نازانێ بە هەژار و داما و هەتی و بێباوکیان نازانێ ئەبێ ئەوانەشمان لەبیر نەچێ شەرت نییە هەر کەسێک کەوا بۆ خۆی هاواری نەکرد تەلەفۆنی نەکرد لە چەند دەستگای خێرخوازی ناوی نەنووسرا بوو بە هەژار نەناسێ میسکینەوەی عیزەتی نەفسی هەیە بەڵام داوا ناکە تا خۆت پێشکەشی نەکەی ئەو باشتر وایە لە جاتی خۆراک و لەبەر چاوی خەڵکە پارەکەی بە بێدەنگی لە زەرفێکا بدەیە با بۆ خۆی بۆ منداڵەکانی بکڕێ با منداڵەکانی هەز نەکەن خێریان پێکراوە ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە گە خانوویەکت هەیە چەند ساڵێکە کرێخانوت لێوەرگرتووە ڕۆژی مەردایەتیە بەکرێتچەکەت بڵێ زۆر ئاسایی یەکرێ ئەم مانگە دوو مانگە هەتاخوا ئەم دەرگای ڕەحمەتەمان لەسەر دەکاتەوە ئەم موسیبەتە لە ناوماندا دەچێت کرێی خانۆکە لێوەرناگەم براکەم من و تۆ براین بە دوکاندارەکە بڵێ چەند ساڵەکە ئیسیفادەمان لە یەکتر کردو سپاس بۆ خوای گەورە هەتا مۆزع بەسەر دەچێت دڵنیا بە لە ئێستاوە خەمی کرێی دوکانەکەت مەخۆ ئەوەی خاوەنی مۆلیدەیەکە ساڵان کە ئیسیفادە لە دەستی خەڵک کردووە ناڵم هەموو خەڵکەکە ئەوانی کە هەژار بوون بە بێدەنگی ناویشان مەزڕێنە و باسیشیان مەکە و لە ڕاگەاندنی شاباسی مەکە بەو کەسێکەوە پارەکە دەبا بڵێ ئەم چەند ماڵە پاڕێن و پاریان لێمەستێنە چەند ساڵێکە پارەم لێوەرگتون با پاری مۆلیدەکەی لانیکم ئەوەندەم دەسەڵاتە هێڵەکانی ئەنتەرنێت و موبایل و ئەوانە کە بەکار دێنرێن وەزانەوە بەشی بەرپرسەکانی پێوەیە بۆیە کەس باسی ئەوان ناکە ئەوانەش حەقوایە لە بەشەکانی خۆیاندا نرخەکان کەمکەنەوە کە خەڵک لە ژوورەوەی زۆتر بەکاریان دێنێ ئەگە بۆ چاکە بەکاری بێنە شتێکی باشە سێمیان میلەت بەگشتی خۆشەویستان میلەت بەگشتی یەکەمیان پشت بەخوا ببەستە هەمومان هاوارمان بۆ خوا بێ بە حکومەت و بە میلەتەوە ئەم خاڵم لەبیر نەچێ ئیبراهیم فەرمووی ڕەبی خوای من خوای گیان پەنات بۆ دێنم ئیجعل بجێڕە جاوشەی جەعل لە قورئانە خۆشەویستان لە چوار شوێنی قورئانە پێمان دەڵێ ئەگەر ئەم چوار شتت هەبوو ئامان لە خوا غافڵ مەبە بە ئازایەتی خۆتی مەزانە شکری خوای لەسەر بکە ئەگەر لە دەستت چوو ناومێد مەبە ڕەشبین مەبە ڕۆژێک دەگەڕێتەوە یەکەمیان خوای پەروەردگار لە باسی مناڵە دەفەرمێ وەیەجعل من یەشاء عەقیمە لە سوورەتی شوڕادا
ئەو کەسەی کە منداڵی هەیە با بە ئازایەتی خۆی نەزانێ ناڵێ خی گەورە ئەوەندە کوڕ و کچەی پێبەخشیوم منداڵم وا ساڵ و حینە بڵێ خوایەوە فەزلی تۆیە بەسەرمەوە ويجعل من يشاء عقيما خواني فرمو ويخلق من يشاء عقيما خلق دەستکاری ناکرێ بەڵام جعل خی گەورە فەرمووی ئەو کەسەی مناڵن نییە تۆش ناومێد مەبە ڕۆژێ خۆی پەروەردگار بەلایەوە ئاسانە دەستگا تەندروستیەکان بکە هەوڵەکانی خۆت پزیشکی بدە داوال دە ڕەحمی خوا بکە و ناومێد مەبە ئەگەر هەبوو بەی خۆی بزانە بغڕا مەبە دەخوا غافڵ مەبە ئەگەر نەتبوو ناومێد مەبە دووەمیان خی پەروەردگار لباسي بيني ژن و مێردا دەفەرمێ وجعل بينكم مودة ورحمة ئەگەر لەگەڵ خێزانەکە لەگەڵ هاوسەرەکەت خوشکی بەڕێزم برای بەڕێزم بینت خۆشە خێزانت تەبایە شکری الله بکە ئەو جعل ئەو خۆشەویستی و ڕێز و حرمەت و مەحیبەتە خوا خستوێتی نێوانتانەوە ئەگەر لەگەڵ خێزانەکەتا ناکۆکی دەکەوتە بینتانەوە دیسانەوە وامەزانە دنیا کۆتایی پێ هاتووە ومێدەواری ڕەحمەتی خوا بە جارشکە دەیگۆڕێتەوە محیبەتان زیاد دەکاتەوە جارشکە بارودۆخۆک و خۆی لێدێتەوە جارشکە تەبایی خێزان بەویستی خی گەورە بە خۆتانەوە دەبینەوە لەم حاڵەتەدا ئەگەر خێزانت تەبا بوو خی گەورە ڕەحمی خزۆتە دڵتانەوە لە بەرامبەر یەک میهرەبان و خۆشەویستی کردوون ئەگەر ئاژاوی خێزانیت بۆ پەیدا بوو هەوڵی چارەسەرکردنی بدە و پەنا بۆ خوا بەرە وەجعل خی گەورە فەرمووی ئەمەش لە گۆڕانکاریدایە لەو کاتە ناڕەحەتەشدا لە ناو خێزانەکەتدا بێ ئومێد مەبە سێمیان خی پەروەردگار دەفەرمێ ئیبراهیم فەرمووی فەجعل ئەفئیدەة من الناس تهوی إليهم یا ربی خی گەورە دڵی خۆمەڵە خەڵک ڕاکێشی بچێ بۆ لای هاجەر و ئیسماعیل و دەوریان ناوەدانکە خۆشەویستیان کەی لە دڵی خەڵکە خۆشەویست بوون لە ناوە دڵی خەڵکە ئەگەر لە ناو خەڵکە ڕێز و حرمەتت هەبوو بڵێ خوایە هی تۆیە نەک ئازایەتی و پیاوەتی و مەردایەتی خۆ ئەگەر خوا نەخواستە هەستت بەبێ پشتیوانی کرد دیسان ناومێد مەبە بڵێ یا ربی خوایە پشتوان و هێزێکی باشم دەیتێ لە ڕێی کۆمەڵە دۆستی باش و کەسانی بەڕێز و کەسانی کە پشتیان پێ بەسێ خوا بۆ دەنێرێ کەواتە لە کەس زۆری و دەور قەرەباڵغیدا لە خۆت بغڕامە بخوا لەخوا غافڵ مەبە لە بێکەسی و بێ پشتیوانیشدا ناومێد مەبە ئەو دڵانە هەر خوادان هێنە و دایان بە چوارەمیان خوا فەرمووی ئیبراهیم فەرمووی رب اجعل هذا البلد ئەم بەلەدە ئەم شارە دووشت ئەگەر ئەمن و ئەمانی ڕوحی و ماڵی و تەندروستی و کەرامەت و حرمەتی مرۆڤی تێدا بوو مەڵە بە ئازایەتی خۆمان کاربەدەستان زۆر جا بغڕابوو بوون کەس نەیدەگوی بە ناوی خوا کەس نەیدەگوی پشت بە خوا کەس نەیدەگوی ئینشاءالله بڵێ خوا هی تۆیە ئەمە هەمووی ئەمن و ئەمانە وەسیلەکە ئەگەر ئامرازەکەی هێزە ئەمنیەکان و چاوکراوەیان بێ دەستیان خۆش بێ و خوابیان پارێزێ بەڵام فەزلی الله لەسەرەوە کە دەمان پارێزێ بەڕێزانەوەتانە دەتوانێت وا بواری هەموو جێبەجێ کرد ئەی بەری لافاوێک دەگیرێ لە ماڵی خۆتا دانیشتی بەنی سەعات لافە و سارەکەت وەکو بینیمان دەیبا ماڵەکەت پڕ دەبێت لە ئاو لە شوێنی بەرزی شابێت جاری وای لافە و هەدەتگرێتەوە نەخۆشیەکە ڤایرۆسی کۆڕۆناش نەبێت سەرەتان لەولاوە بۆ دێ بیست پێرە بە الله بڵێ خوای تۆیە ئەگە تێک چوو خوا فەرمووی ناومێد مەبە بگەڕێەوە بۆ لای من دوعای خێر بکە جارش کە وڵاتت بۆ ئاوادان دەکەم مەکەیەکی وشک و برنگی چی لێ کرد خوای پەروەردگار بەدڵ پاکی و بەنیەتە پاکەکانی ئیبراهیم و دوعا خێرەکانی بەڵێ خۆشەویستم ئەگەر ڕزق و ڕۆزیت هەبوو مەڵێ ئەوە بە ئازایەتی خۆمەوەکو قاڕون بڵێ ئەوە خۆم زیرەکەم لە کار و کەسابەتا بڵێ خوایەوە فەزلی تۆیە ئەو سفرەیە ڕەحمەتی تۆیە منیش دەبێت لێی ببەخشم بۆی بێتەوە شوێنی بە زیاترەوە دو قوپۆپەکانی ببڕم بۆی نوێ بێتەوە درەختی کەسابەتەکەم و پاشانەکە خوا نەخواستە لە بژێوی ژیان دەکەوتە ناڕەحەتیەوە دیسان خوا دەفەرمێ ناومێد مەبە جارشکە بە پشتیوانی خوا دەرگای ڕەحمەتی خوای پەروەردگارت لێ دەکرێتەوە بەڵێ ئێمە پێویستە چاوچنۆک نەبین لە مختای بەداخەوە خەڵکانێک دەبیستین سیارەکەی دەبا بە دوو سێ جار مارکێتێک تاڵان دەکا و ئەس پارەی پێیە بەڵام ئەوە چویشدانێکە ئەی بیر لەو کەسە ناکەیتەوە کە پارەی نێشت بکڕێ الحەمدوللا بەڕێزان بەخوا چەند مانگی تریش ئەو خەڵکە بە ئیزنی خوا هەوەی شتیان زۆر زۆر کڕیۆبایی چەند ملیۆن دینار بەویستی خوا هەمووی فڕێدەدەن و کرم و ئەسپێ لێدا لە ژوورەوە ئەوەی کە ویژدانی هێو کەم دەکڕێ هەم بە ڕەحەتی دەیخوا هەم ویژدانێکی مرۆڤانەی خۆی ئاسوودە کردووە ئەم کارەساتە کارەساتێکی مرۆییە ئەگەر ئێمە خۆمان ڕەحم بە یەکتر بکەین وەڵی خوا ڕەحممان پێ دەکات گوێ بوو ئەم فەرمودەیە بگرن کە ئیمامی بوخاری لە صحیح و ئیمامی مسلم لە صحیحەکەی خۆیان حەدیثێکی متفق عەلەیهە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی هۆزێکمان بۆ دەکات دەفەرمێ إن الأشعريين إذا أرملوا في الغزو أو قل طعام عيالهم بالمدينة هۆزی ئەشعریەکان هەبوون قەومێک بوون هەموو خزم و کەسوکار و نەتەوەی یەکتر بوون دەفەرمێ کاتێک کە لە جەنگ و لە کاتێک کارە ساتەکاندا خواردنیان نەمێنێ یان کاتێک لە ئاشتیدان و لە ناو شار و ماڵی خۆیاندا دانیشتون ئافەتێک مصیبەتێک پەتایەک ناڕەحەتیەک شکستێکی ئابووری ڕوویان تێدەکا ناچن هەر یەکە پەلاماردا و لە لای خۆیەوە دوو ئەوەندەی کە بە پشڕی بیخا خەزنی کا لە ماڵەوە پێغەمبەری خوا فەرمووی جمعوا ما كان عندهم في ثوب واحد
هەرچی هەیەە دێنن کۆی دەکەنەوە. پێغەمبەری خوا فەرمووی دەڵێن چه ئاردی هەیە، یەکێ تەنەکەی ئاردی هەیە، یەکێ مشتی ئاردی هەیە، یەکێ تەنەکەیە برنجی هەیە، یەکێ دوو مشت برنجی هەیە، یەکێ هیچی نییە، هەمووی دێنن لەسەر لە تەخێمەیەکی گەورەی پاکە دایدەنێن، هەمووی تێکەڵاو دەکەن. پێغەمبەری خوا فەرمووی چێ زۆری هەیە و چێ هیچی نییە و چێ کەمی هەیە، هەر هەموو دێن تێکەڵاوی دەکەن و هەر یەکە لە شوێنی خۆی دادەندرێ. ثم اختصموه بينهم في إناء واحد بالسوية. پێغەمبەری خوا فەرمووی ئەمجا بە قاپێک دێنن بەپێی ئەندامانی خێزان، ئەمە 5 سەر خێزانە، ئەوە 10 سەر خێزانە، ئەوە 2 سەر خێزانە، هەر یەکە بەپێی ئەندامانی خێزان بەبێ جیاوازی بیسەویە بە یەکسانی دابەشی دەکەن بە سەریاندا. ناڵەن تۆ دوو مستت هێناوە ئەو دوو تەنەکە گەنمێناوە فەردەیەکی هێناوە، نەخێر هەمومان بە یەکسانی ئەم جارە وەری دەگرینەوە. فهم مني وأنا منهم، ئەوانە لە منن، ئەوانە کەسی منن، وأنا منهم، منیش لەوانم، من پێغەمبەری ڕاستەقینەی ئەوانم. ئەو پێغەمبەری خوا لە قیامەتە ئەوانە بە کەسوکاری خۆی دەزانێ، لە دنیاشدا قبوڵی کردن بە کەسەکانی خۆی لە یەکێک لەوان حساب کرد. والله ئەمڕۆ ئەو کەسانی ویژدانیان هەیە، پارەیان هەیە، بەڵام لەبەر خاتری ئەوەی بازار نەشێوێ ئەچێ ڕۆژانە شت دەکڕێ، بەشی هەفتەیەک دەکڕێ، 50 کیلۆ برنج ناکڕێ، 5 کیلۆ دەکڕێت لە هەفتەیەکە، دواتر دەچێت 5 کیلۆەکە دەخوا. ئەزانی چەند بە مرتاحی دەیخوا، چەند دڵ و دەرونێکی ئارامی هەیە. بەڵام و کەسی کە پارەی هەیە دەچێت 2 3 جار ئەشیاکان دەگوازێتەوە و بازار دەشێوێنێ و ڕیزێک لە ناو مارکێتەکەدا لادەبا، والله ئەوە ئەگەر بیشی خوا لە ماڵەوە دڵی کوێرە، ئەوە لەزەتی لێ ناکە، ئەوە دڵە ڕاو چێ هەیە، ئەوە هەر لە برسانە دەمرێگە پارەی هەموو دنیای هەبێ. ئەم بارودۆخەتێ دەپەڕێ، با بە سنگێکی فراوانە وەری بگرین، هەوڵ بدە، شتیش بکڕە، بەڵام هەڵپەی زیاد مەکە، بەڵام با بەهۆی تۆ بازار نەشێوێ. دڵنیابن ئەمە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمووی إن الروح الأمين قد ألقى في روعي أنه لن تموت نفس حتى تستوفي رزقها فأجملوا في الطلب. فمن روح الأمين كجبريل أمينة، جبريل شناوشي هيا، جبريل روح القدس، الروح الأمين، الروح. فموي جبريل خستيناو ظلموا، أما جبريل بإلهام خستيناو ظلي بيغمبري خواه صلى الله عليه وسلم كهيج نفسك نامري تاوكو رزقو بجيويكي كبوي دياري كراوا تواوينك كواتب الجواني داواي روزي بكن خوتان توشي حرام وعيب داري مكان. والله ئەوەی پەروەردگار دوا پاروەنانی بۆ داناوی لەم سەرزەویە نەیخۆی دڵنیا بە ناچێژێر خاکەوە. ئەوەش کە بۆ دانەندرابێ بڕابکە هەمووی لە ماڵەوە بەجێ دێڵی دواتە حساب و کتاوی لەسەر دەکرێت لە قیامەتە. بۆیە هەوڵ بدە حەڵا بە حەڵاڵی کاسبی بکە، خۆت عیبدار مەکە. ئەوانە حەقوایە فاک و فیکیان لێ بکرێ کەوە بازارێک تاڵان دەکەن، کە مارکێتێک دەپێچنەوە، کە لە هەموو شوێنەکە هەڵپە دەکەن. ئەوانە حەقوایە بەڕاستی حکومەت ئیجرائاتیان لەگەڵا بکە. بەڵام چەند بەڕێزیشمان هەیە خاوەن مارکێت بۆی جێڕامەوە ئەڵێ 5 کیلۆ برنج نابە، ئەڵێ بە گرانتر کیلۆیەکە دەکڕم 2 کیلۆ دەبم 2 کیسی 1 کیلۆیی قەینە 4 ڕۆژیکە دێمەوە تا ئەوە دەخۆین خواکەریمە با بازار نەشڵەژێ با خەڵکێکەیە داوای کارتۆن هێلکەی کردووەکە پیس دەبێت لە ماڵەوە دەبێت فڕێدەی ئەڵێ بە هەر هەبێ خەڵکێکی شێت ئەڵێ بایی 1000 دینار هێلکە دەبم 4-5-6 هێلکە دەبم دواتر دێمەوە بعد 2 ڕۆژیکە 1000 دیناری تر دەبم. ئەم دوانە چەندیان فەرقە. ئەم دوانە پێغەمبەری خوا کامیان بە ئومەتی خۆی قبوڵ دەکات. باوەکو ئەشعەریەکان بین با لە ناوان خۆماندا ئیرحەموا تورحەموا، بەزەیتان بە یەکترا بێتەوە، لەگەڵ یەک میهرەبان بن خوش لەگەڵمان میهرەبان دەبێت. یا ڕەبی خوای پەروەردگار لەم بەڵای ڤایرۆسی کۆڕۆنا و هەموو نەخۆشی و ناخۆشیەک ڕزگارمان کەی و بمان پارێزی. یا ڕەبی خوایە هەر کەسێک کەوانێتی خێری هەبووە هەنگاوی خێری هەبووە لەم کوردستانەدا لە جیهاندا خوای مۆفەق و سەربەرزیکەی کوردستانمان پارێزراوکەی، خۆمان خێزانەکانمان منداڵەکانمان جگەرگۆشەکانمان دەهەست شوێنێکی ئەم سەرزەمینیان یا ڕەبی خوای بیان پارێزی. خوای ڕەحم بە هەموو میلەتانی مسلمان و سەرجەم مرۆڤایەتی بکەی. وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.